مامۆستا عەلی باپیر لە سلێمانی سەرپەرشتی کۆبوونەوەیەکی کرد کە تیایدا کاندیدانی کۆمەڵ لە سەرجەم بازنەکانی کوردستان بەشدار بوون. کۆبوونەوەکە بۆ گفتوگۆ بوو لەسەر شێوازی کارکردنیان بۆ ئایندا تا بەڕاستی و ڕاشکاوی کار بۆ سەرکەوتنیان بکەن. پەیامێکی سیاسیشی بۆ لایەنەکان هەبوو. ئەوەی بە خەڵکەوە زۆر دیارە بریتێ لە نائومێدی و بێزاری. نائومێدی و بێزاری بە تەکید بەهۆی ئەو شێوە بەڕێوەبردنەی هەرێمەوە لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا لەلایەنی هەردوو حیزبی حکومڕان و ئەوانەی کە لەگەڵ ئەو دوو حیزبەدا هاو ئاواز بوون. هەم وڵاتەکەیان پڕ کردووە لە زوڵم و ستەم و گەندەڵی و فەساد و خەڵکیان زۆر تووشی نائومێدی و بێهیوایی کردو. ئەوە واقعەت ئێوە خۆی ببینین. وەکو ئێمە زۆر جاریکە گوتومانە برا خوشکەکانم پێویستە ئەوە باش لە عەقڵ و دڵی هەموو لاکماندا چەسپاو بێ. ئێمە هۆکار نەبووین بۆ پەیدابوونی ئەم دۆخە خراپە لەبەرەوە کە بڕیار بەدەست نەبووین و هیچ بەدەست نەبووین لە ڕاستیدا، بەڵکو زۆر جار هەر لە فری ئەوە کەوتوین ئاگامان لە خۆمان بێ تەشقەڵەمان پێ نەکەن و جێسەڵمان پێ نەکەن و شەڕمان پێ نەفرۆشن. زۆر جاریش تامان سەلامەتیش نەبووین و خۆتان دەزانن لە ڕابردوودا زۆر بەڵاو موسیبەتمان بەسەر هاتوون هەمووی غەرەزی حیزبی و سیاسی ئەوانە بووە. کاندیدانی کۆمەڵ بەشدار بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دەڵێن ئەوان لە هەر پلە و پۆستێکدا بن هەمیشە کار بۆ خزمەتکردنی خەڵک دەکەن، بۆ بانگەشەش بەڵێنێک نادەن کە ناڕاست بێت و بۆ خەڵەتاندنی دەنگدەر بێت، بەڵکو ئەوە دەکەن کە کاری پەرلەمانتارێکە. سوپاسی ئەو ڕێنمایانەش دەکەن کە لەلایەن سەرۆکەکەیانەوە پێیاندرا. ڕێگات تەندروست و دروستانەی پێباس بۆ باسکردین کەوا بگرینە بەر بۆ ئەوەی کە لە پرۆسەی هەڵبژاردندا سەرکەوتن بەدەست بێنین، بەڵام سەرکەوتنێک چۆن؟ سەرکەوتنێک کە لەسەر ئەساسی ڕاست بێت، لەنگ لەسەر ئەساسێک کە بنەمایی نەبێت لەو بابەتەدا. کوبوونە ئەنجومەنێ بۆڵای کۆمەڵە دۆدگەری ئەدگەل مامۆستا عەلی باپیری خودی خێرەوەی مەزن کرد gelek نصیحت و چته جوان بوما پیشکش کردن وقت کاندید کادی چوا هر سوکرت کرد و دیشتوف ناف خلکی دابیتن و نیت که رازگو یا صادقانه هبیتن و هر وقت فی دیر بیت الریای و دیر بیت آخف نک و اشیاء نبیت آن یا مخالف بیتن نه تکرن. ئێمە لەگەڵەوەی کە تەوجیهی کردین خۆمان بە دوور بگرین لە هەموو شتێکی باڵێن ناڕاست و درۆ و چاواشەکاری، بەڵام لەگەڵ ئەوەیشە ئێمە تەوجیهی کردین کە بە هەموو شێوازێک داکۆکی بکەین و سڵ ناکەینەوە و هەوڵ دەدەین بۆ هەر شتێک خزمەت بێ بە دین و بە ژینی ئەم کۆمەلگایەوە بە داکۆکیکردن لە مافەکانیان و لە هەموو توێژە جیاوازەکان. بۆیە هەمومان پێکەوە ئەو پەیمانەمان داوە کە ئەوەی پێمان دەکرێت ئینشاڵڵا بۆ خزمەتکردن بە خەڵک و بەم کۆمەلگایە کوردیە ئینشاڵڵا بەو شێوازە هاتوونەتە مەیدان و خۆمان بەربژێر کردووە. ئەوەی ئامانج و مەبەستمانە بەڕاستی ئەمە پێشەم کارش خزمەتکار بووین، ئەوەی پێمان کرا بێتوانی بێتمان خزمەت بکەین بە بواری خێزانی، خزمەتکەین بە بواری پەروەردەیی، خزمەتکەین بە بواری کاری خێرخوازی و هاوکاری خەڵکی. ئێمە لە هەر شوێنێک و لە هەر جێگایەکەی بین ئەبینە بەڕاستی خزمەتکاری میلەتەکەی خۆمان، ئەبینە خزمەتکاری هاوڵاتیان. ئەوەی کە پێمانەکرێ بەڕاستی لەسەر ژیانی خەڵکی، لەسەر نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی، ئەوەی پێمانەکرێ درێخی ناکەین. کۆمەڵی دادگەری لە خولەکانی پێشووی پەرلەمانی کوردستان هەوڵی ئەوەی داوە دادگەری بۆ دامەزراوەکان بگەڕێتەوە، یاسا سەروەر بێت و ئەرکی ڕاستەقینەی پەرلەمانتاری جێبەجێ بکەن، لە هەر شوێنێک گەندەڵی هەبێت بنبەر بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.